ئەگەرچی لە ماوەی ڕابردوو قسە و باسی زۆر لەبارەی ئەستەنگەکانی کارگەکان بەگشتی و لە ناویاندا کارگەکانی بەرهەمهێنانی دۆشاوی تەماتە کراوە، بەڵام تیمی پرۆگرامی بنکۆڵ مەبەستێتی لە گەشتێکی مەیدانیدا کە لە هەریرەوە دەست پێ دەکات و بە هەولێردا تێپەڕ دەبێ و بە کۆی و سلێمانیدا دەگاتەوە شارە زۆر تەواوی وردەکاریەکان بە هەندێک زانیاری نەوتراوە بخاتە ڕوو لە پێناو گەیشتن بە کۆمەڵێک ڕێگاچارە بۆ وەرزی دواتری بەرهەمهێنانی تەماتە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لەژێر فشاردا بەشێک لەو کارگانی کە دۆشاوی تەماتەیان بەرهەمهێنا کەوتنەوە کارکردن هەیانە ئێستا دۆشاوی تەماتە دەخاتە بازاڕەکانەوە، هەیە کاری نۆژەنکاریە جابەدا و کارگەی واش هەیە هەل لە بنەڕەتەوە دۆشاوی تەماتی بەرهەم نەهێناوە و کاریان پێ نەکردووە. پلانی وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ ئەوەی بۆ ساڵی ئایندا بە پلانێکی تۆکمەتر کار بکە بۆ خستنەڕووی بەرهەمی زیاتری دۆشاوی تەماتە و بە فیڕۆنەدانی بەرهەم و ڕەنجی جوتیاران و فڕێنەدانی تەماتەکانیان بۆ سەر شەقامەکان کە دەوترا دیمەنێکی زۆر بە ئازار بوو. لەسەر ئەم بابەتە بنکۆڵکاری ئەنجام بدەین، لەگەڵمان بن. هاتوومەتە کارگە دێرینەکەی دۆشاوی تەماتە و ئاوی میوەی قەزای هەریر. ئەم کارگەیە لە گەورەترین کارگەکانی عێراقە. لە توانایدای ڕۆژانە 25 تۆن دۆشاو لە 150 تۆن تەماتە بەرهەم بهێنێ. هەلی کار بۆ نزیکەی 200 کەس دەڕەخسێنێت. کارگەکە ساڵی 1970 دروست کراوە. ساڵی 2006 کۆمپانیایکی کردی تایبەت وەریگرتووە. گۆڕانکاری لە ئامێرەکان کردو لە کۆنەوە بۆ سەردەمیانە گۆڕیوێتی. لێرە جگە لە تەماتە کارگەکە دەتوانێت هەموو جۆرە میوەیەک بکاتە شەربەت و قوتوبەندی بکات. کارگەی قوتوبەندی هەریر بۆچی کارەکانی وەستاوە و بۆچی بەگەڕی ناخەنەوە؟ ماوەی کارەکانی ڕاوەستەوە وان هۆکاریش زۆر ئەوەی کە ئێستا گرنگی کە باسی بکەینەوەیە کە تا ئێستا نەمانتوانێت بەڕاستی بەهۆی زۆری بەرهەمی بیانی و بەرهەمی بێکوالیتی بیانی کە داخلی کوردستان نەمانتوانێت منافەسەی بازار بکەین. ئەی هەموو بەرهەمێکی بیانی بێکوالیتیە؟ بەشی هەر زۆری بێکوالیتیە لەبەرەوەی کە ئێمە تەماشا دەکەین ئەو بۆ سعرێک کە لە بازار دەفرۆشێ منطقی تیانە بۆ سعرە بەرهەم بهێنرێت. ئێوە بۆچی ناتوانن بەرهەمێکی بە کواڵیتی بخەنە بازار و خەڵک قەنەعەتان پێ بکات؟ طبعا ئێمە بەرهەمێکی بە کوالیتی کارگەی قوتوبەندی هەری کاتی خۆشی بەناوبانگ و بەرهەمەکەی کوالیتی بەرزە و لای خەڵکیش مەرغوبە، بەڵام بەڕاستی ئێمە ئەو سعرێک کە ئێمە دەتوانین بەرهەمی بین ئەو بەرهەمەکەی خۆمان ناتوانێت منافەسەی بازار بکات. ئاسایەک نییە بەرهەمی ناوخۆی بپارێزێ. گرفتی جنابتان چێ بۆ پێی جنابشت پسپۆری قانونی تو ماسەرت لە قانون هەیە پێم بڵێ. طبعا گرفتەکە هەمە لارەیە پێویستی بە ئەو چارەسەرکردنی ئەو گرفتەی پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنە پەیوەنددارەکان هەیە. بۆ نمونە لە پەرلەمانەوە دەست بکەین. تا ئێستا ئێمە لە کوردستان یاسایەکمان نییە بە ناوی یاسای حیمایە منتج. بەڵام کاتێک گەڕانێک بە ناو کارگەکەدا دەکەی بۆ دەردەکەوێ دوای 41 ساڵ دارەکانی چەنە گەشەیان کردو و باڵایان بەرز بووە، چەنێکی ژبینایی کارگەکە بەرەو کۆنی چووە. بەڕابەری ناحی هەریر ئەگەرچی ماوەیەکە لە پۆستەکە دەست بەکار بووە دەڵێت کارێکیان کردو کە بتوانن لە نزیکترین کاتدا هێڵی بەرهەمهێنانی دۆشاوی تەماتە بخەنەوە کار. ڕاستە ئەڵێن لە ئێرانە کۆپیشێن بەرهەمە بەرهەمهێنرا و بەناوی هەریرەوە فرۆشراوە. قسەیەکی لەو بابەتە هەیە، قسەیەکی لەو بابەتە هەبوو. ئەوەش نیشاندەری ئەوەیە کە بەرهەمی خۆماڵیمان لە هەموو جیهانیش هەر بەو شێوە بەرهەمێکی وا هەیە یان بۆتان سەلما یان ڕاست کرایەوە. وەک عەرزمکردن قسەیەکی وا هەبووە، دەنگۆیەکی وا هەبوو. ئێمە بە وەکو ڕسمیاتێک نا، بەڵام دەنگۆیەکی وا هەبووە. دەنگۆیەکەش نزیکە لە واقعیەت. هێڵی دروستکردنی ئاوە تەماتە دەبێتە نزیکەی 120 ئەم کارگەیە. ئەم کارگەیە توانایەکی یەکجار زۆر فراوانتری هەیە، ئەتوانێت بێتە جەمسەرێکی پیشەسازی کشتوکاڵی لەو ناوچەیە و دواتریش قازانجەکانی تریشی کە باسی لێوە ئەەکەین. 120 ئەم کارگەیە ئەتوانێت هێڵی ئەگەر کاری تێدا بکرێ وەکو کارگەی ئاوتەماتێ ئەوەی تریشان بۆ زۆر بواریتر بەکاردێ لەلایەنە کشتوکاڵەکانی تر وەکو دروستکردنی شەربەت و خۆشا و مێوەی وشک کراوتەواوی ئەو کارانە ئەتوانێت بکرێەوە. تەنانەت دەتواندرێت بەشێکی وهێڵێکی بکرێت بۆ ئەوەی کە ئینتاجی کوحولی تەندروستی لێ بەدی بێت کە ئەمە شتێکی زۆر زۆر باشە بۆ ئابووری هەرێمی کوردستان و بۆ بازاری هەرێمی کوردستان. لە ئێستادا ڕۆژانە کاری نۆژەنکردنەوە لەم کارگەدێرینەی ناحیەکە ئەنجام دەدرێت. سەرەتا بە ئاو تێست بە ئامێرەکان دەکرێت، قۆناغ بە قۆناغ چاودێری کارەکە دەکرێت. وا دیارە کێشە لە دوو ئامێردا هەیە و بڕیار وایە لە ئێرانەوە هاوردە بکرێت. کارگەکە بینایەکی کۆنی ساڵی هەفتاکان ڕاستە؟ چۆن ئەتوانن لە 2020دا بەرهەمێکمان بنێ کە بڵین
هی ئێستا لە بیناکەکەی هەفتاکانی سەدەی ڕابردووە ئێستا ئێوە نۆژەنێکەن ئەوسیاناکەن ئەوم تێبگەێنە وڵی ئێستا بەشی میکانیشەکەی تقریبا سییانەکەی تەوا بووە دوو بەشی پێویستی بە گۆڕینە بەس ئەو بەشانەمایە ئەوەی پێویستی بەسییانەیە هەمووی تەوا بووە تەنها ئەمە تەماتی بینین و تێکەین لە خەتی تەماتەی نەک خەتیەکانی دیمیوە ئەوانەنا لە ڕووی بیناش خەریکی تعمیراتین لە هەموو شێوەکان ئەم کوتوانێت لە پشتی جەنابتانە تایبەت بێەوە دروستەکرێت بەێ نوێ بۆتان هاتووە نا پێشتر لۆن هاتی ئێستا نییە هەنێکیانە بینی ژەنگیان گرتە بوو لایەنە بن تەبان ئەوانە دەبێ فڕە بدرێ بڵێ ئەمانە هیچی بەکار نایێت نا ئەوە هەندێکیان بەکاردێ ئەوەی هەندێکیشە بێ فڕێبن بەێ کاتە زیانیشتان لێکەوتووە لە ڕۆیکە لە کاتی خۆی بەکار نهاتوە لە چۆ قوتۆکە دروستەکرێت لە دەرەوەێت تورکیا هاتێ لە تورکیاوە قوتۆکەی لە تورکیاوێنین لێرەوەمانوێت تەماتی تێبکەین دۆشای خۆماڵی لە داهاتوودا کارخانەی خۆتوش دروستەکەین ئەتوانین شتێکی ئاسانە زەحمن نییە زەحمەن نییە بەڵام تا ئەم کاتە تێچۆکەی زۆر بەێ کەمێک دوورتر لە کارگەکەی هەریرەوە سەردانی کۆمەڵێک جوتیار دەکەین کە سەرقاڵی خزمەتی کێڵگەکەیان بوون لێرە بێجگە لە تەماتە خەیار و ترۆزی و کاڵێکیش بەرهەم هاتووە ئەوان هێشتا بێ هیوان نین لە بەرهەمێنانی تەماتە ئەگەرچی وەک پێویست بەرهەمەکەیان پارن ناکات و مەندووبوونیان نەحەساوەتەوە ئەم تەماتەی کە بەرهەمی هێنن تا چەنە بۆ دۆشاوە بێ زۆر چاکە بۆ دۆشەوە زۆر چاکە ئەڵێنە بێ گۆشتی زۆر بێ ئەمان گۆشتیان زۆرە تەماتی خۆماری بە گۆشتە بەڵێ بە گۆشتە بەێ بە گۆشتە ئەخوازن بۆ ساڵی داهاتوو حکومە چۆن مامەڵەتان لەگەڵکە بۆی تەماتەکەتان زیاتر وەربگرێ بەرهەمتان وەڕەنستان بە فیڕۆنە ڕوە پێمان باشە ئەنی حکومەت وەکو هاوکارمان بێتن تەماتەکانمان لێ وەربگریتن ڕەنجی چەند ساڵی کردیتمان بە فیڕۆنەچیتن ینی بەرەو باشتر و ڕاتن حملەکانمان ئیسفادەی لێ بکەنەوە وەکو کارگەکە بە شێوەیەکی باش بەڕۆی بڕواتن کارگەکەش ئیسفادەی دەکا هەم جوتیارەکان زیاتر بەروبوومەکانی باشتر دەبێت هاکاک حاجی هیچ تەماتەتان فرۆشتم ساڵ ئەو سافرۆشە بەس بە نسبەت بۆی پارەی ناکاتن چەندی کرد کیلو 100 دینار 50 دینار 150 دینار ئەو پارەی هاتوومەتە کارگەی دۆشاوی تەماتەی کۆیە کە ماوەی 22 ساڵە نەتوانراوە بخرێتەوە کار لە بەردەمی کارگەکەدا دیمەنێ کۆمەڵێک ئامێری ژەنگرت و سەرنجمان ڕادەکێشێ پێکەوە لەگەڵ بەرپرسانی ئەم کارگەیە و دەرگایە دەکەینەوە کە پێ دەچێت لە بێژ بێن نەکرابێتەوە گرفتەکە تەنها لە کارگەکانی دروستنی دۆشاوی تەماتە نییە بەڵکو ئامێرەکانی بەستن و دامەزانانی کارگەی کێمڕەبا ماوەی 20 ساڵە بەو شێوازە لێرێ دانراوە جارۆبارەکرێتەوە و داخرێتەوە جا نازانڕێ ئایا چەند جاری دیکە ئاکرێتەوە و داخرێ بەبێ ئەوەی ببەسترێ بەبێ ئەوەی سوودی لێ ببێنرێ بڕیار بووە قەزای کۆیە نەک تەنها بە دۆشا و بەڵکو بە بەرهەمی مرەباوە بچێتە ناو بازاڕەکانە و مێد ئین کۆیی لێ بنووسێ بەڵام تەنها لە خەونێکدا ماوەتەوە ئەو کارگێ کە هات بۆ ئێر بۆ کوردستان ویستیان نەسبیکەن ڕێکخراوی فاو بەڵام کە ساڵی 2023 نظام سقوط ینی کە نظام نەما ڕووخا کە ڕێکخراوی فاویش گەڕایەوە لە کوردستان لێرە ماوەکە دەبا حکوومەتی هەرێمی کوردستان نەسمی کاتن لەو کاتەوە حکوومەتی هەرێمی دیارە بیرۆکی ئەویان هەبوو کە بیدێن بە تایبەت کارکردی تایبەت بۆ ئەوەی کەتی تایبەتیش بووژێتەوە و کارەکانی بکە بەڵام بەهۆی ئەوەی کە کەتی تایبەتیش ئەزمونیان نییە لەو بارە و کەسێکی وا نەهات کە کارگەکە بکرێ یاخۆد وەری بگرێ یاخۆد بە شێوەیەک بەکاری بێنێ کە بگونجێ لەبەر ئەوە ماوەتەوە تا ئێستاکە کەس بەو شێوازە 20 ساڵە ماوەتەوە کەس ئاوڕی لێ نایە نەحکوومەت نەکردی تایبەت ئەم هەموو کابینەیە گۆڕا کەس بیریەوەی نەبوو بڵێ کارگەی دروستکردنی مرەبامان هەبێ مرەباش بم بە لەزەتیەوە ئەم هەموو میوە جوانە لە کوردستان هزار خەڵک هاتووە سەیری کردووە دەرکامان بۆ کردوەوە پێشوازی بۆ شێوازێک ئێمە دەرگاکانمان بینی پێشوازیمان لێ کردووە کار ئاسانیمان هەم کە ئاسانێکمان بۆ نایکەن بەڵام خەڵکەکە ئەزمموی نییە لەبارەی پیشسازی خۆراک یان لە شتێکە لە ساڵای کەسی گەزمدار دەست نەکەوت تا ئێستا نەهاتوون دەوانێت دەیەها کەس هاتوون زۆر باشە کارگەی دۆشاوەکە بۆچی تەنها 2-3 ساڵ کاری لەنەوە هەشتەوە وەستاوە بڵێ کارگەی دۆشاوەکە لە ساڵی 96 دروستکرا تا 98 کاری کردووە لە سەرتاو لەگەڵی بووی جەنابەت بەڵێ یەکەم ڕۆژ کە کاری کردووە نەک دامەزەوە کە کاری کردووە لە دەست ژێر دەستی من یعنی من خۆم بەرەوبەری ئێرە بووم کە کاری کردووە لێرە
بخۆم و بە ئەندازیارەکانی کە لەگەڕم لەگەر ئەو کارماندە لەگەرمان بووە جاری وا هەبووە بۆ 72 سعات لە کارگە نەچوینەوە بەس ئەو تا کارگەمان هەستێکی تایبەتان هەبووە هەستێکی تایبەت هەستمان بە ماندی بوون 24 ساڵ هەست بە چیەکەیت وەڵە هەست بە ماندی بوونێکی زۆر دەکەین پێمان خۆشە کارگەکە کار بکاتن ڕۆژەکانی تەماتە ڕۆشتە ژوورەوە کە بەروبوومت هەبێتن کە خەڵک بڕێ ئەو بەروبوومی وڵاتی خۆتە ئێستا کەڵکی ماوە بەم جۆرە ئەم کارگەی هیچ کەڵکێکی هەیە ئەو دووبارە دەست بکاتەوە بەیش ناکاتەوە لەبەرەوەی یەک لە حالەتەکانەوە ئێمە لە قوتوکردنمان لێ لەو کارگە دووەمینان ئەو کارگەیەکی تەسنی عسکەری عراقی بووە مەوادەکەی کەلەی دروستکرا مەوادێکی بازنیە میترالەکەی مەوادێکی زۆر باشی کاتە کارگەی دۆشاوەکە توانین بڵێن هەموو لایەک خۆش هەندێک بەشی بە سندێک بەشی بەکاردێ بەڵام هێشتا ئەتوانرێ بەشی مرەباکە نەسب کرێ نەسب بکرێ و بە بۆی لە روشتەکانی ئەو کارگەی ئەوە لەگەر ئەو بەکاردێت بکرێ بە کارگە دروستنی مرەبا ئەتوانرێ ئەتوانرێ بڵێ و هەروەها لەناو هەموو کارگەیەکیش ئی خۆراک دەتوانی دوای ئەوەی کە دروستت کرد خەتی کە بکەیتەوە نیوەی ئەو نیوەی لەوانەیە نیوەی بەشی ئەو ئامێرانە بەکەرێک دێ لە بۆ شتێکی کەش بۆ کەچەب دەتوانی کەچەب دروستکەی شتیکە دروستکەی ئەنواع عینی بەس خطوتی ئینتازی لە بۆ زیاد دەکەی ئەوەی لەو دیمەنانە بە ئازارترە وەستانی کارگەکەی بۆ ماوەی 22 ساڵ تەنیا کەمتر لە 3 ساڵ کار لە بەرهەمێنانی دۆشاوی تەماتە کراوە و لەو کاتەوە بەم شێوەیە فرامۆش کراوە خەمی ئەم پیاوە ئەوەیە کە ماوەیەکی زۆر نزیک خانەنشین دەبێ جارێکی تر ئەو ئاواتەی نەهاتە دی کە ئەم سەرپەرشتی کارگەکە بکاتەوە کاتێک دەخرێتەوە کار. ئێستا بۆ بە هێلانەی کوکۆختی مامۆسایەرە تازە پێبووینەوە بۆ دیمەنەکانی ئێمەوە حاڵ ئەوە بۆ بە هێلانەی کۆتر و باڵندا حافظی ئەوە کام بکەین کار هین نەبوو لە بەس پاکردنەوە ئەومان نەسەر بوو ئەمە ئەوەی کە هەیە کەمە بەرهەمی خۆراکی گرنگترین بەرگەی پێدا لە قوتوکردنە ئەم کارگە لە قوتوکردنی نەبوو نەیبوو لە تەسمیم نەیبوو لە قوتوکردن زۆر باشە بەر لە 22 ساڵ لێرە جموجوڵێک هەبووە تەماتە هات دۆشاوی لێ دروستەکرا بەڵام لە قوتو نانرا بەڵام ئێستا بۆ بە چۆڵەوانی تەنها ئەتوانی بڵێن بە یادگاری ماوەتەوە ئێرە لە ڕێگەی چووندا بەرەو کارگەی دۆشاوی تەماتی شارە زۆر سەردانی کۆمەڵێک جوتیار دەکەین کە لە بەرەبەیانێکی زووی تاقەت فڕۆچێنی هاویندا بە عارەقەی ناوچەوانیان لە خاکی بەپیتی شارە زووردا تەماتە دەچنن دیمەنێک کە جوڵە و تاقەت نەچوونی کۆمەڵێک مرۆڤ پیشان دەدات لە پێناو ژیاندا هەرچەندە کەمی ئەو پارەی کە دەدرێت بە تەماتەکەیان هیلاکتری کردوون. پێویستیمان بە هاوکاری حکوومەت نییە بە هیچ شێوەیەک نەسەمادمەوێ نا هیچ هاوکارێکم لە حکوومەت دێتە نا حکوومەت بازار بۆ فەلاح دروست بکات و ئەم ڕسقەی کە هەیەی وەکو ئەم تەماتە و ڕسقەکانی تر تەنها بازاری بۆ دروستکە ئێمە هیچمان لە حکوومەت ناوێ و هیچ هاوکارێکمان لە حکوومەت ناوێت لەبەرچی ئەمە تەماتەکەی منە نازانم ئەگەرم کاکە تۆزێت تەسیوری کردووە پێشتر بیبینە بزانە ئەگەر ئەم تەماتەی ئێمە تەنها کیلە 400 دینار 500 دینارکە بۆ فەلاح ئێمە لەوە زیاترمان ناوێت ئەگەر ئێسا کیلە 200 دینارەکە کریەکارێک بە 15,000 دیناری شەکات سێ سنوق لەمانە بە 1000 دینارە مەکینەیەک ئاو ئیشەکات ئاوە دەی ڕۆژێ بای 25,000 دینار گازە خوارد ئەو سیارە پێمانە ئیمڕۆ بە 25,000 دینار تا سەعات دەئیشەکە باشە سیارەیەک بە هەمان شێوە بارەکەمان بۆ نەقلەگادە سلێمانی بە 70,000 ئەمە کام مەسروفە ئەمە مەسروفێکی تازەیە کە ئەمڕۆ ئێمە ئیمڕۆ ئیشی تیاگەین ئەم مەسروفێک کە بۆ حسابکردی ئەمڕۆیە بەڵام ئەوەی پێشتر ئەم لایلۆنە کە لە ژێریاتی لەگەڵ ئەو تیتێفە ئێمە پێڵێن لەگەڵ ئەو بۆریە لەگەڵ ئەو هەموو مەسروفەی تر باوەڕم پێ بکەن ئەم عەرزە 11 ملیۆن و 800,000 دینارم سەرف کردووە. بەڵام بەشێکی دیکەی جوتیارانی ناوچەکە بەم شێوەیە کێڵگەی تەماتەکەیان فرامۆش کردو زیانێکی زۆریان لێکەوتووە. باسی ئەم زەوی خۆتم بکە ئەم کەڵگەی تەماتەیە چەند دۆنمە بەنیازی چی کردبووتان ساڵی پێشش هەر بە هەمان جۆر بەجێتان هێشت چۆن زانێنین بەرێ ئەمە گەنم بوو بەرهەمەکەی خراپ نەبوو هەرچەند ئێرە گەنم بوو بەڵێ ئەمە گەنم بوو 20 تەن گەنمی تیا بوو هەرچەند گەنمەکەش بۆ بە گرفت بۆمان لەبەرەوە حکوومەتی عێراقی بە پلانێک وای کردوە لە کوردستان بۆ ئەوەی ئەم هەرێمە بەرەوگەشە نەڕوە پارەی گەنمەکەتان وەرنەگرت پارەی گەنمی 2014 وەرنەگرتوە تا ئێستا کە 550 ملیارە ئەوە بەرهەمی 100,000 جوتیاری کوردستان ئەگەر هەر جوتیارێک
پێش نەفەر بێ کاتە 500,000 کەس باشە ئەم ساڵکردان بە تەماتە ئەم ساڵ تەماتەیە نزیکەی 10 ملیۆن تەکلیفی کردووە هەتا ئێرە ئێستا چەند دۆنمە ئەمە 20 دۆنمە هەتا 20 دۆنم تەماتەتان کردووە بەڵێ 10 ملیۆن دیناری تێچوە تەکلیفی کردووە بەڵێ بەڵێ باشە بەرەڵاتان کرد بەرەڵامان کردەوە تەماتەکەی بینی فەوتا و ئەوە سنووقەکانە لێرە فڕەمانەوە سنووقێک بە 500 بە 400 ئەو سنووقەی لای جەنابەت ئەم سنووقانە هێنا بۆ تەماتی تێ بکەیت بەڵێ بەڵێ بازێک شمان لێ بردو فرۆشتومانە پس هیچ نییە بەشی مەسروفەکە ناکات بای چەندتان لێ فرۆشت؟ ئەمە بای 1500 لە بازار ئەمە 2000 یعنی بەشی چنین و سنووقەکەی بای چەندتان لێ فرۆشت لە تەماتی احتیمالە نزیکی 2 ملیۆنە ئینتاجی بووە لە 10 ملیۆن 8 ملیۆن زەرەرەکە ئەم تەماتێ ملیۆنتان زەرەر کردو ئەی باشە کارگەی دۆشاوی تەماتی شار زۆر نزیکی جەنابتانە ڕاستە تازە دەست بە کار بۆتەوە بەڵام پێتان وانە کارگەکان هۆکارێکی باش من بۆی بەرهەمیەوە ساخت نەوەڵا کارگەکان هۆکارێکی باشن بۆی بەرهەمەکانی بۆچینەوە لەبەرەوە هۆکاری هەیە ئەویش بەرهەمی دەرەوە منافەسەی بەرهەمی خۆمانەکە وەزارەتی کشت و کاڵەڵێ بۆ ساڵی ئایندا ئەو بنەتوانەین بە جوتیارەکان کە ئەزانین بۆ دۆشاو ئەشێتە بێت تەماتەیەک بێ گۆشتی زۆر بێت ئەستور بێ ئەڵێ نەوانین پێدۆنیەوە بڕیارێکی باشە بۆ ساڵی ئایندا بڕیار شەرت نییە جێبەجێکردن شەتەکەکە ئێمە لە قسا بەشی کەسمان نەداوە بەڵام کاکە بۆ ڕەخنە هەمومان ئازاین و ڕەخناگرین بەڵام حەلەکەمان پێنیە ئێمە هەلمش گرنگە نەک قسەکردن قسەم بۆ چییە من باشە تۆ نەتەزانی تەماتەکەت ئاوای لێیە پارە هەموو دۆنمە نەکەی بە تەماتە کراوە بەرادەرێکی خۆم کردێتی 100 ملیۆن ئینتاجی بووە بڵێ بۆ لەبەر ئەوەی تەماتە بۆ جنوب ڕۆشتووە ئەمساڵ ڕۆژێک بە بیانی کۆرۆنا ڕۆژێک بە بیانووی نازانم خەڵکی ئەوێ نەخۆشە نێتە هەرێمی کوردستان شووتیمان بردو بۆ پێدوا بوو بیانوو بوو یان ڕاستەقی نەبوو نەخۆشیەکە لە ڕاستیا وجودی هەیە باش بەڵام حکوومەتیش کە نەخۆشی هاتۆتە وڵات نابێت کاکەواز لە وڵاتەکە بێنی بەرەڵایکی ئەبێت تۆ پلان هەبێت بەرنامە هەبێت ڕێگە چارە بدۆزیتەوە ساڵی پێشوو کەسێک هەبووە 9 ملیۆن دینە قازانجی بۆ 100 ملیۆنی فرۆشتۆ 10 ملیۆنی تێچوو بێ نەوەی خێر بەڵێ ئەمساڵ هەر ئەو جوتیارەیە ئەوەتە لێرە هیچی نییە هەر بەقی ئەو ئەرزە کراوە بە تەماتە 2 ملیۆن ئینتاجی هەیە لە 10 ملیۆن 8 ملیۆن زەرەرەکە لە گیرفانی خۆ ساڵێکی تر من ناتوانێ بیکێڵێ لەگەڵ گەیشتنی ئێمە بە کارگەی دۆشاوی تەماتی شارە زوور بار هەڵگرێک تەماتە لە دووهۆکەوە گەیشتە کارگەکان دوای تێزکردنی تەماتەکە دەرکەوت گۆشتی کەمە و پێشوەختە لێکراوەتەوە و بە 8 کیلۆ تەماتە ئەو کاتە دەتوانرێ 1 کیلۆ دۆشاوی لێ بەرهەم بێت بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا بەرهەمەکە وەرگیرا و دەکرێت بە دۆشا و قۆناغ بە قۆناغ لە پێشتر جارێک بە پاساوی ئەوەی کە سیستەمی یاکردکوژێنەوەیان نییە جارێکی دیکەش بە پاساوی ئەوەی لەسەر قوچوەکە نووسیویانە بەرهەمی تەماتەی خۆماڵی بەڵام وانە بووە لە هەندێک کاردا کارەکانیان ڕاگیراوە بەڕێوەبەری کارگەکە دەڵێ ئەوان تەنها لە 4 مانگدا بەرهەمی خۆماڵیان دەست دەکەوێت دوای ئەوە تەماتەی مڕەکەس دەهێن و ناچارن هەر بۆیە پلانیان هەیە هەموو بەرهەمەکان هەر بەرهەمی خۆماڵی بێ هەر قوتوویەک لە دۆشاوی تەماتە بە $1 دەدەنە بریکارەکانیان جارێک بازرگانێک نمونەیەکی دۆشاوەکەی بردووە بۆ ئەڵمانیا لەوێت تێستی کردووە داوای کردووە بە ئەڵمانی لەسەر قوتوەکان بنووسرێت بۆ ئەوەی هەناردەی ئەو وڵاتە بکرێت لەماوەی ڕابردوو قسەیە کراکە گوایە ئێوە ڕۆحی تەماتەتان هێناوە و لێرە تاعبیە کراوە دووبارە لە قوتونراوە بۆیە تەندروستی هەڵەبجە کێشەی هەبوو لەگەڵێەوە ئەمە چۆن بوو بەڕاستی بەڕاستی ئەبێ هەموو دنیا بزانێت ئەم تەماتەیە کە لە کاتێککە وەرزی زستان دادێت خۆم کارگەکەم داناخەم ئێمە ئێستا لە هاوینە نزیکەی 5 مانگ 6 مانگ بۆ 7 مانگ بە تەماتە کار دەکەین کە تەماتەمان لێ بڕام دەتوانین لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێەوە تەماتەی مڕەکەز بین لە قوتونانی بۆ بکەین بەڵام لەو شوێنانە خۆمان کارگەیەک ئەگرین ئەگەر شوێنی کەش هەواکەی باش بێت کارگەیەک بە ئێجار ئەگرین و خۆمان هەر لێت تەماتەی بۆ کڕین وەکەین بە دۆشای مڕەکەز وێنی لێرە بەس لە قوتونانی بۆ بکەین ئەنیەوەی لە پێشتر کرا هەڵی تیابوو کە تەماتەی مڕەکەستان هێنا و لێرە دووبارە لە قوتونرا کێشەکەتان لەگەڵ تەندروستی چی بوو ئەوان بۆچی وتیان نابێ ئەوان وتیان ئێوە ئەلاساس نووسیتانە لەسەر قوتووەکە دۆشای تەماتەی خۆماڵی بە فقط تەماتە بەکاربێنن بۆیە ئێمە کێشەیەکی ئاوامان بۆ دروست بوو بەڵام خۆشبەختانە ئێستا کێشەکە چارەسەر کراوە ئەوانیش لە تێگەشتنیان هەبووە لەگەڵ ئێمە هیچ کێشەیەکمان نەبوو باشە کە تەماتەی خۆماڵی نەما بۆ وەرزیزستانی ئەمساڵ چیەکەن ئێمە بەڕاستی لە پلانماندا هەیە لە ئێمە سیستەمی ئەسەپتیکمان هەیە لە ساڵانی ئایندەدا بەپێ کەشی بە جیاوازی کەشوهەوە 7 مانگ بۆ 8 مانگ تەماتە وەردەگرین و ئەو کاتە سیستەمی ئەسەپتیک دانین کە سیستەمی ئەسەپتیک دانا وەکو مۆمیاکردنی دۆشاوی مڕەکەز وایە
ئەو ماگانی کە دۆشامان دەست ناکەوێت ئەم ساڵ واکەن ئەم ساڵ ناتوانین ئەم ساڵ ئەو کارەمان پێ ناکرێت کە تەماتەمان لێبڕا مەجبورە بین لە وڵاتانی دراوسەوە دۆشای ڕەکەس بێت. تۆ چیت پێویستە بۆی کارگەکەت فراوانتر بکەی و دەستی کاری زیاتر وەربگیرێ لایەوە؟ وەڵام داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بە پێدانی قەرزێکی درێژخان چونکە ئەم پرۆژەیەکی ستراتیژیەکە چەندێک بێت؟ ئەم پرۆژەیەکی استراتیژیە لە هەموو وڵاتانی دراوسێ و لە هەموو جیهاندا ئەم پرۆژانە هاوکاری ئەکرێن بە پێدانی قەرزی درێژخان بە پێدانی بەروبوومی پێداویستی کشتتوکاڵی بە پێدانی بە خستنە سەرباجی گومرگی ئەو بەرهەمە ئەگەر بێت و ئێمە هاوکاریمان بکرێوا دەکەین کە ساڵانی ئایندە نزیکەی 1200 تن تەماتە وەربگرین لە ڕۆژێکدا دەتوانین وا بکەین کە 15 بۆ 20,000 دۆنمی دەشتی شارەزور و پێنجوێن و هەولێر و دهۆک و کەلار بچێنین بە تەماتە بە شێوازێکی زانستی بۆ ئەوەی زۆرترین هەلی کار دروستکەین کە زیاتر کە خۆی ببینێتەوە لە 3 بۆ 4,000 هەلی کار. ئایا هەموو تەماتەیە کە ئەچێنرێ ئەگە بنەتەوەکە تایبەت دەبێت بە دۆشاو ئەگونجێ یان جوتیاری وا هەیە تەماتەکە لێ کاتەوە پێشەوەی پێگەی بێ ئەمە کێشە نییە؟ ئێمە سەر لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانەوە پەیوەندیمان پێکراوە وعدمان بە جوتیارەکان داوا گرێبەستیان لەگەڵا بکەین بۆ ساڵی ئایندە خۆمان تۆیان بۆ بین خۆمان لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکیە گرێبەستمان کردووە شەریکەی کە لە ساڵ 6 بۆ 65 هەموو تۆوی جیهان ئەو دابینی دەکات چونکە خاص هی دۆشاوی تەماتەیە کە لە ئەتوانین لە 4 کیلۆ 500 بۆ 4 کیلۆ 600 گرام کیلۆیەک دۆشاوی لێ بەرهەم بهێنیت. کارگەکە بەرهەمەکانی هەناردەی شارەکانی عێراقیش دەکات. ڕۆژانەش لێرە بە بەردەوامی تێز بۆ ئەو دۆشاوانە دەکرێت کە بەرهەم دێت هەرچەندە لێرە قۆناغی قوتوبەندکردن دوا دەکەوێت چەند کاتژمێرێک دوای بەرهەم هاتن دەخرێتە قوتووەوە. دۆشاوەکە کە دروستە بێ چ پشکنینێکی بۆکەن جەنابتان لە تاقیگا فەرمووەر بە بەدەستەوە بێ دۆشاوەکە بێنە؟ دوو جۆر پشکنینەکەین بۆ ئەم دۆشاوە پشکنینی کیمیایی پشکنینی فیزیایی. پشکنینی کیمیاییەکە بڵێن فەحسی خوێ فەحسی pH فەحسی برێکس فەحسی کیمیایی بۆکەین. ئێستا ئەمە ئێوە دوای چەندین سەعات قوتوبەندیەکەن ئەمە کێشە نییە بەم گەرمایە؟ نەخێر هیچ کێشە نییە ئێمە ئەو کردارانەی بڵێن ئەو تەماتە لە حەقلەوەیە تا بەشی بەردەمێنان ئەو کردارانەی کە بۆ ئەم دۆشاوە ئەکرێت هیچ لە بەهای خۆراکی دۆشاوەکە ناگۆڕێت. لە چینە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان دەڵێن مەرجی سەرچیان لە پێدانی مۆڵەت بە کارگەکانی بەرهەمێنانی دۆشاوی تەماتە ئەوەیە دەبێت لە مۆڵەتەکانیان بنووسرێت بەروبوومی ناوخۆیی بەکاردەهێنن وتەبێژی وەزارەتەکە ئاشکرای دەکات ساڵی ئایندە هاوکاری جوتیاران دەبن ئەو بنەتۆوانەیان پێدەدەن کە دەتوانرێت لە کارگەکاندا بەروبوومەکەی بەکار بهێنرێ هەروەک نایشارێتەوە کە دەبێت گرێبەز لە نێوان جوتیار و کارگەکاندا هەبێ بۆ ئەوەی بەرهەمەکان جارێکی دیکە فڕێن نەدرێنەوە سەر شەقامەکان. ئەخوازن کارگەی دیکەش بکرێتەوە بۆ ساڵانی ئایندە بۆ بەرهەمێنانی دۆشاو؟ ئێمە خوازیارین لە هەموو بوارەکانە کارگە بکرێتەوە بە شێوازێکی وە بتوانین بەرهەمەکانمان ئەمەنە زۆر بێ کە قەت ئەو وێنانە نەبینینەوە کە بینیمان کە جوتیاران چۆن بەرهەمەکانیان فڕێدەن بەرهەمەکانیان ئازاریانە و دیبەنانە زۆر ئێمە ئازاریین بەڕاستی زۆر کاریگەر بوو بەنسبەت ئێمە کە وەزارەتێکی خۆمان بە پرسی سەرەکی ئەزانین لە بەرهەمی ناوخۆ لە بەرژەوەندی جوتیاران زۆر ئازاریین بۆیە دەمانەوێت بەڕاستی هەموو ئەو بەرهەمانە ئەگەر بۆ هاوڵاتانی حساب نەبێت بچێتە پرۆژەکانی بە پیشەسازیکردن و ئێمە چیتر پێویستمان بۆ نەبێت کە ئەم بەرهەمانە لە دەروی وڵات هاوردە بکەین کە نەزانین سەرچاوەکەی چییە لە وڵاتی خۆمانە بزانین سەرچاوەکەی چیە بێگومان لەو حاڵەتە کۆمەڵی هەلی کار ئەڕەخسێ بۆ هاوڵاتیانی ئەم کوردستانە و لە لایەکی ترەوە هەموو ئەو دراوە قورسەی کە چێتە دەرەوە لە ناوخۆدا ئەمێنێتەوە خاڵێکی ترەوەی ئێمە هەر کاتێ بزانین هەر بەرهەمێک لەو شێوازانە لە وڵاتی خۆمانە بەرەو پێشەوە چێ ئێمە بیر لەواکەینەوە کە چۆن باجەخەینە سەر بەرهەمی هاوردە لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆ باجیش بخەینە سەر هاوردەکردنی ئەو بەرهەمان نزیکەی 2000 جۆر تەماتە هەیە لە جیهانە بێگومان ئەمانە لە ڕووی کوالیتی لە ڕووی با بڵێن کەمیەتی ئەو دۆشاوێدا جیاوازی هەیە ئێمە دایما گەڕێن بە دوای باشترە ئەگەر باشتر هەبێ ئێستا لە ماوەیەوە پێش مەسەلەن کۆمپانیایەک بە تەمەن وەزارە لە ڕێگەی کۆمپانیاکۆ ژمارێک مەسەن چەند جۆرێک تۆوی تەماتی هێناوە لە بنکەکانی توێژینەوەی ئێمە چاندراوە و ئیشی لەسەرەکەن با بزان ئەمە وەکو باسێکەکەم تۆوانە
بۆ ینی نیسبەی دۆشاوی تەماتی زیاترە خۆ ئەگەرەوە ئەوە زیاتر بێ ئەوە قازانجی هەموو لایەکی تایە بەردەوام زانست لە بەرەو پێشچوو نایە زیاتر تۆ بێ کار لەسەرەوە بکەی کە چی زیاترین بەرهەم تێتێ بەمەرج بۆ زانیاری بەڕێستان ئێمە وڵاتانی دەوروبەرمان زۆر وڵاتانی پێشکەوتون لە بواری کشت و کاڵە ئەبێ ئەو بەرهەمە بە شێوەیەک بێ کە ئەو بۆ نمونە لە باتیەوەی لە 7 کیلۆ تەماتی کیلۆ دۆشاوە باتێ با لە 4 کیلۆ بداتێ لە 5 کیلۆ بتوانێت کلفی تێچون کەم کاتەوە بتوانێت بربەرەکانی بەرهەمی وڵاتانی دەرودراوسێمان بکە یعنی زۆر بۆ ساڵیەندە کار لەسەرواکەن ئەو بنەتوانە بن بەڵێ حالیان کاری لەسەرکرێت لە ناوەندەکانی توێژینەوەی ئێمە بنەتۆیەک بن کە بۆ دۆشاو بشێت بەڵێ هی خۆشمان خۆن هەموو ینی هەموو جۆرەکانی تەماتە بەو شێوازە نییە ینی ئێستا لە کارگەی شارە زور مەسەهی خۆمانە بەڵام ڕەنگە ئەو تەماتە کوردی کە باس ئەکرێ مەسەر ئاوەکەی زۆرە دو تەماتە وەکو باڵێن پسپۆڕەکان ئەبێ باسی یەکەن کە بێ گۆشتی زۆر بێ ناوکی کەم بێ بۆ ئەوی کە زیاتری نسبەی دۆشاوی تەماتەت باتێ ئەمە زۆر ئەوەی کە جەنابی وەزیریش باسی کردووە لە ڕووی زانستی و لە ڕووی ئەوەی کە خاوەن کارگەکان ینی ئاگاداریان کردووە لەو باڵ بە پێی پلانی کابینەی نوێمی حکوومەتی هێرێمی کوردستانیش کار بەوە دەکرێت کەرتی کشتتوکاڵی و پیشەسازی و گەشتیاری وەک سەرچاوی داهات بایەخی زۆری پێ بدرێت. ئەگەرچی تەماتە پارەی کێوتووی نەکرد کە ماندووبوونی جوتیاران بحەسێتەوە بەڵام پلانی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هێرێمی کوردستان بەوەیە کە ساڵی ئایندە ئەو بنەتوانە بدا بە جوتیاران کە بەسوو دەبێت بۆ بەرەمێنانی دۆشاوی تەماتە وا بکات ماندووبوونیان وەکو ئەم ساڵ بە فیڕۆن نەڕوات تا بەرنامێکی دیکەم لای لە خۆشییا بن. خۆتان لەگەڵ.